بڕیار وایە لە کۆتایی ئەم ساڵ سەرژمێری گشتی عێراق بە هەرێمی کوردستانی شەوە ئەنجام بدرێت. بەوە مەبەستەش وەزارەتی پلاندانانی عێراق ئامادەکاری تەواوی لەو بارەیەوە کردووە. تیمەکانی سەر بە بەڕێوەبەرهەتی سەرژمێری لە ئامادەکاریدان بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی لە عێراق و ڕۆژانە لە گەڕەکەکان سەرقاڵی تۆمارکردنی زانیاریە سەرەتایەکانی دانیشتوانن. شارەزایەکی بواری سەرژمێری ئاشکرای دەکات سەرژمێری ئەم ساڵی 2024 دەبێتە بنەمایەک بۆ جێگرتنەوەی سەرژمێری ساڵی 1957. ئێمە وەکو تیمەکانی گەڕۆک دەگەڕین سەرەتا سنووری بلۆکەکان دیاریەکەین. پاژەوەی کە سنووری بلۆکەکانمان دیاری کرد، جارێکی تر بە بلۆکەکان ئەچین ئەمجا سنووری کۆڵانەکان دیاریەکەین. لە دوای سنووری کۆڵانەکانمان دیاری کرد، ئەمجا ژماردن قۆناغی سێم ژماردن دەست پێکە. ماڵەکانە ژمێرین ژماری بۆ دانی، ئیتر لە ژمارەیەکەوە تا کۆتایی بلۆکەکە بە ژمارە چەند. لە پاشانەوەی کە ژمارەمان بۆ دانا، جارێکی تر ئێمە بە ئایپاد ناویان تۆمارەکەین. بەڵام ئێمە بۆ ڕاست و دروستی و باشی کارەکەمان سەرەتا ناوێن لە دەفتەرێکە تۆمارەکەین بۆی زغەڵەوکەم و کورتێکی تیان نەبێ، لە پاشان لە ئایپاتەکە تۆمارێکین. پێشتر وەکو بنەمایەک سەرژمێری ساڵی 1950 وەرگیراوە و لەو سەرژمێرەیەدا ڕێژەی کورد لە 148 بووە کە ئەو کاتە خەڵکی لە ڕووی هۆشیاریەوە ئەو هۆشیاری ئێستەیان نەبووە. دیارە دوای نزیکەی 75 ساڵ یاخود 70 ساڵ هۆشیاری خەڵک زیادەکە و ئێستا پێویستە درک بەوە بکەن لە سەرژمێری 2024 بەشدار بن. ڕاستە بەڕێستەڵی 2 مانگ ماوە، بەڵام وانە لە 1 کارەکانی سەرژمێری ئەنجام درراوە کە بریتە لە حەسر و تەرقیم گەماردان و هەژمارکردنی باڵەخانە و خێزانەکان. ئەمە بێتە قاعدەی بەیانات، واتە داتایەک بۆ هەموو ئەو خێزان و باڵەخانەکان و دواتر فۆرمەکانی ترکەوە سەرژمێرەکان دێن لەسەری کارەکەن لەسەر ئەم داتایەکەوە ئێستا بەڕێوەبەر و یاردەدەری گەڕەکان بڵین ئەنجامیاندا و ئامادەیان کردووە. کورد ترسی هەیە لە ئەنجامدانی سەرژمێری لە ناوچەکانی دەرەوەی دارەی هەرێمی کوردستان. وێڕای ئەو ترسە داواش لە دانیشتوانی کەرکووک و ناوچەکانی دیکە دەکرێت بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و لە سەرژمێری گشتی بەشدار بن. دیارە ئێمە هەستمان بەمەتی کردووە لەم سەرژمێری کە بەتایبەتی لە نێو شاری کەرکووکە ئەکرێ و هەموو حیزبەکانمان کۆکردەوە لە بارگای خۆمانەوە ئاگادارمان کردنەوە کە پێویستەکە هەمومان بینە سەرخەت لەبەرەوەی ئێمە لامانە بەداتا و بەژمارەکە کۆمەڵێک گوندی زۆر کە لە سنووری پارێزگای تکریتە بە بیان و پاساوی ترسی داعش مەترسی داعش لەسەریان هەمیان چۆڵ کردووە هاتوونەتە ناو شاری کەرکووکەوە کە سەر بە پارێزگایەکی ترن. ئەوانە هەمووی لە پێکاتی عەرەبن و پێکاتە هەندێکیان پێکاتی تورکمانشان تێدایە کە پێویستەکە ئەمانە هەمووی بگەڕنەوە شوێنی خۆیان ناکرێت لێرە سەرژمێری بکەن. ئێمە بەڕاستی ئەمە یەکێک لەو خاڵانی کە ئێمە مەترسیمانە بولەی و ئێلانمان کردووە و پێویستە حکوومەتی ناوەند بێتە سەرخەت حکوومەتی عێراقی کە ئەمانە بگەڕنە سەر شوێنی خۆیان. لە لایەکی تریش ئێمە کوردی کەرکووک کۆمەڵێک هەمووی پەرتەوازە بوونە بەڕاستی لە دوای ئەوەی کە هەوڵدرا و ڕاگوەستن بووە و تا ئێستا هەندێکی هەر نەگەڕاوەتەوە دانیشتنی و شوێنانی ترن. ئەمانش پێویستە هەمویان بگەڕێنەوە ناو شاری کەرکووکە ئەو سەرژمێری خۆیان تۆمار بکەن. بڕیار بوو لە عێراق هەموو 10 ساڵ جارێک سەرژمێری گشتی ئەنجام بدرێت، بەڵام دوایین جار لە ساڵی 1997 سەرژمێری گشتی ئەنجام دراوە. عێراق لە ئێستادا کار بە سەرژمێری 1957 دەکات و پێشبینی دەکرێت سەرژمێری ساڵی 2024 ببێتە بنەمایەکی نوێ بۆ چۆنیەتی مامەڵەی حکوومەت لەگەڵ گەشەی دانیشتوان و داڕشتنەوەی یاساکان لەسەر ئەو بنەمایە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.